توجهتان لێبوو GPS چییە؟ ئێستا گفتوگۆ لەگە میوانێک دەکەین کە بزانین GPS چییە و وەکەی دروست بوو لە ئێستاە چەند مانگ بەکارێنرێ و GPSی سەربازی و مەدەنی و چۆن ئێستا تۆ دەچیتە وڵاتێک شارێکی تر بە GPS وتێلێک دەدۆزیتەوە بە GPS چەشخانەیەکی خۆش دەدۆزیتەوە یاخۆ چەند کافەیەک دەدۆزیتەوە کە ئەمانە هەمووی سیستەمی GPSە بۆ GPS لەلایەن وڵاتی ئەمریکا و خاوەندارەتی دەکرێت بەڵام زۆربەی و کەسانە یاخودە و کۆمپانیایانەی کە لە وڵاتی ئەمریکا GPS خاوەندارەتی دەکرێت بە ڕەگەز ئەگەڕێنەوە بۆ ئیسرائیل. ئەمانە هەموو بابەت و گفتوگۆ دەبێت لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا گۆنا کە مامۆستای زانکۆیە و پسپۆڕێکەشی ماستەرەکەی لە ئەندازیاری کۆمپیوتەر و ژیری دەستکردایە کە پێمان خۆش بوو گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین کە بە شێوەیەکی زانستی باسی لێ بکەین و لە ئێستای ژیانکردنی ئێمە GPS لە چۆدا وە گەشتۆ بە چۆش. ماوسا گۆنا بەخێر بێ و بەیانی باش. زۆر سپاس بەیانیەوەش باش بەیانی هەموو لایەک باش. تەوان وەکو ئەو پێشەکەی کە باست کرد ئەگەر ئێمە بین باسی GPS بکەین لە باوەڕم کە زۆربەی زۆری تاکەکانی کۆمەلگا زانن GPS چییە و هەر خۆی لە خۆیان بەناوبانگە سیستەمێکی زۆر ژیر و زیرەکە و طبعاً لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دروست کراوە. ئەگەر بگەڕێنەوە زیاتر باسی وردەکاریەکانی بکەین کە لە ساڵانی 1970کانە کە ئەوە بوو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری ئەوەی دا کە سیستەمێکی ژیری دەستکرد دروست بکات. ئەو سیستەمە بۆ بەکاربێنێت کە زیاتر بۆ جێیشی ئەمریکی با بڵێن هێزی سەربازی ئەمریکا بۆی لە هەرچی کاتێکە بێوی لە هەرچی شوێنێکی سەر زەویەوە بێت ئەو ئامانجی ئەوێ بیپێکێت ینی سەبەبە با بڵێن هۆکارە سەرەکیەکی سیستەمی GPS ئەوە بوو. ئیتر ئەوە بوو کە لە کاتی جەنگی جیهانی نێوان ئەڵێن بڵێن جەنگی سۆڤێت و ئەمریکا لە ساڵی 1983 کارەساتێکی تۆزە دڵتەزێن ڕوویدا. ئەوە بوو کە کاتێک فڕۆکەیەکی کۆری لەسەر ئاسمانی یەکێتی سۆڤێتە ڕێ لێونە بێ تر نازانێت کە خۆی لەکوێیە. ئەوەیە کە با بڵێن سۆڤێت بڕیاری ئەوەدا کە هێرشکەنە سەر فڕۆکەکە و لە ناوی بەران و لە ئەنجامدا زیاتر لە 250 سەرنشینی مەدەنی ناو فڕۆکەکە ئەبنە قوربانی چونکە بە هەڵەوازانن سەربازی و سیخوریە بەڵام خۆی لە ڕاستیە تەنها فڕۆکێکی ئاساییە و هەڵی با بڵێن ڕێڕۆکەی لێون بووە. ئیتر لەو کاتەیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی سەرۆکی خۆیان ئەو کات بڕیارەدات کە وەکو یارمەتیەک بۆ هەموو عالم ئەو سیستەمێک کە هەیەی کە بۆ خۆی دروستی کرد بۆ سەربازی و هێزی ئەمریکا دروستی کرد بڕیارەدا کە بیکات با بڵێن ئۆپنی کات و بیکاتە کراوە بۆ هەموو عالم و سوودی لێ ببینێت. طبعاً کە ئەکاتە کراوە بۆ هەموو عالم بە سەداسەتێکی نایدا ئەیکا بە دوو سیگناڵێک کە بێتە سەربازی سیگناڵێکی تریشانە بێ بە شارستانی. طبعاً لەبری هەمان دقە نەبێت ینی نزبەی هەڵا با بڵێن نزبەی خەتەئی پێڵێن لە سەرەتا تایە بێت و لەگەڵ نزبەکەشە بۆ نمونە خاصیەک لە ناو سیستەمەکە هێڵێتەوە هەرچی کاتێ بیەوێت بیکوژێنێتەوە ینی نەتوانن هەموو کاتێک بە کێفی خۆیان وڵاتەکانی تر و هەر کەسێک سیستەمەکە بەکاربێنێ. ئیتر ئەوە بێت کە لە کاتی شەڕی نێوان هندستان و پاکستان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیارەوەدا کە بیکوژێنێتەوە یان بە مەزاجی خۆی پەیوەندیەکانی لەگەڵ چی وڵاتێک تێک بچێ بڕیارەدا کە سیستەمەکە بکوژێنێتەوە لەسەری ترەوە بێ وڵاتە زلێزەکانی جیهانەوانی کەوا با بڵێن لە تەکنەلۆژیای پێشکەوتو بوون بۆ بڕیارە دڵتەنگە بێن و ئەڵێن پێویستەکە خۆمان سیستەمێکی خاص بە خۆمان دروست بکەین. ئیتر ئەوە بێت کە سیستەمی بۆ نمونە رووسیا سیستەمی تایبەت بە خۆی دروستەکە کە ناوی گلۆناسە سیستەمی تەبانەمە هەمان هاوشێوەی GPS ئەم سیستەمانە وەکوتمان رووسیا گلۆناسە ئەوروپا گالیلۆیە هەروەها سین و جاپان هەر یەکێک سیستەمێکی خاص بە خۆی دروست دەکات. بەس ئەوەی ملاحەزەکەیە کە سین و یابان و هەندی وڵاتی تر هێند لۆکەڵە بێت یعنی مەحەلێ بێت بۆ تەنها بۆ سەر وڵاتەکەی خۆیان. بۆی لە ئاخیرە ناوی ئەنێن کە لە GPS-ئەوە ئەبێتە نظامێکی عالەمی کە ناوی ئەنێن GNSS Global Navigation Satellite System یعنی کورتکراوەی ئەو نظامەیە با بڵێن. زۆر باشە. لە ئێستا زیات پشت بە کامیان ئەبەسترێت و لەگەڵەوەشە جیاوازی چیە من هەردوونەیە کە وتمان ئەم تەوەرەمان هەیە پرسیاریەوەم لێکرا ئاخۆ ئەی گۆگڵ ماپ چییە؟ هیچ ینی پەیوەندیان بەیەکەوە هەیە دوو سیستەمی جیاوازن و پشت بە کامیان ئەبەسترێت.
خوي بونونا يعني كربي باسي تفاصيل كيف مزاني فرق كيتشيا جي بي اس كرت كراوي جلوبال بوزيشنينج سيستما اما تنهاس يعني سيستمي كي تايبتا لجي ان اس اوكي جي ان اس كعالميه همو او نموناني كتير كويسه بوتانا باسكت امريكا وروسيا واوروبا امانه همو كوكرنا ولا نظامك عالمي بيالين جي ان اس جوجل ماب تنها اطاين بلين ابلكيشن هكا كبوكر ابلكيشن كتير كسيستم جي بي اس بكاري هندري يعني سيستم سريكي خوي كنظامك بابلين ايشي بيكريت جلوبال بوزيشنينج سيستم زۆر باشە هەموو جار شیکەرەوەکانی سیاست و جەنگ ئەوەیان خسۆتە ڕوو هەر جەنگی ڕوو بدە لە دوای ئەوە داهێنانێکی زۆر باش لە زۆربەی بوارەکان ڕۆدا بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەمە زۆر بابەتی لە سیستەمە موشکەکان زیادی کرد لە بۆ نمونە هەلیکۆپتەر و تیارەکان زیادی کرد لە جەنگی جیهانی دووەمە بابەتە پزیشکیەکان زیادی کرد بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەمە زۆر جەنگی جیهانی دووەمە زۆر کەسە بوو بۆ نمونە لایە دەمچاوی ڕۆشت بوو دەسی ڕۆشت بوو داهێنانی پزیشکی زیادی کرد جا جەنگ جگەلەوەی ماڵوێرانیە زۆر کاتیش داهێنەرە جی پی ئەسیش پێما بێ بە هەمان شێوە هاتە بەرهەم ئەمێ بزانم لە ئێستایە جی پی ئس گەشتووە بە چ بابەتێک وە چەندێ زەرورە بابەتە مەدەنیەکە ئێمە عسکەرینین ناتوانین بچینەوە ئاسمان و بابەتە ئاسکەرێکە چەندێک گرینگە ئاگداری بین و جی پی ئەسەکەی شخصیە کەسێکی خۆمان کوژا بێتەوە یان کرا بێتەوە و ئایا جی پی ئێسە مەدەنیەکە لەسەر ئەو سیگناڵانەیە کە وڵاتە جلهێزەکان بەدەستیانوێ بۆ نمونە ئەمریکا خوي طبعا او برساريكا كردت برساريكي زور جرينجا و يعني وكو زانن استا هيك كلا تورا سريكا كان كغفتكو كري ايا اجين بتشي بكوي بوچو اشين ومستدهاتوان شبت جي بي اس ايش اطانين بلين وكو هموش تيكيتر هم سودي هي وهم زياني هي اگر بين باسي سودا كان وزيانا كان بكين بو بزانين اجين بتشو زۆر کەس ترسی ئەوەی هەیە ئەڵێن ئێمە زانیاری کەسەکانمان ئاشکرا بووە بۆ کۆمپانیا زلێزەکانی جیهان و ناتوانین ئیتر بە کێفی خۆمان بۆ نمونە پرایڤیسیمان کەمە بێتەوە خۆی ڕاستە لەلایەکەوە ئەو شتە ڕاستە و بمانێ نەمانێت تازەمە چوونەتە ژیانێکەوە هەموو تەکنەلۆژیای هەموو شتێکمان ناشکرایە بۆن ینی بە زۆر باسانی ئەتوانن بزانن ئێمە ڕۆژەکەمان لە چێ بەسەر بین مەسەلەن بۆ نمونە ئێمە لە چی شارێکی چەند ساعت لە فڵان لە جیمم دوای ئەچم بۆ زانکۆ بۆ نمونە دوای ئەچمەوە ماڵەوە دوای ئەچم بۆ لای هاوڕێکم دوای لە کافێ دانیشم هەموو پلانی ڕۆژەکەمان ئاشکرایە بمانێ نەمانەوە بەڵام بۆ ئەوەی بزانین ینی بتوانین خۆمان بپارێزین ئەوەیە تۆزێک ئاگاداری با بڵین لە هەموو لۆکیشنەکانە و لە هەموو وایفایەکان نەیکەینەوە بەوریایی و بەکاری بێنین هەموو لینکێ نەکەینەوە ئامۆژگاریانە دایمەن بە ئەبوترێت با بڵین بە کەسەکان بە تاکەکان بۆی بزان بەکاری بێنن و لەگەڵ ئەوەشە بیرمان نەچێت چەند زیانی هەیە ئەتوانین بڵین چەند جار هێندەی ئەوە سوودی هەیە جی پی ئس یعنی جی پی ئس ئەگەر ئەوە نەبێت بۆ نمونە زۆر بە ئاسانی ڕێمان لێو نەبێت جی پی ئس وای کردووە چۆتە زۆربەی بوارەکانی ژیانمانەوە مەسەلەن بواری ئابووری جی پی ئسی تایە بواری گەشتیاری جی پی ئسی تایە کەیسی تاوانی پێ حەل کراوە بزەبت کەیسی تاوانی پێ حەل کراوە و زۆر شت ینی هەتاکو ئەتوانوە وای لێ هاتووە گەیشتە بەڕادەیەک ئەتوانن شێوازی یاخود مامەڵەکردنی کۆمەلگایەکی پێدەستنیشان بکەن بۆ نمونە هەندێک کۆمەلگای حەزەکات لە کافێ ژیان بەسەر بەرێ هەندێک کۆمەلگای حەزەکات لە زانکۆ کتێبخانەکانە ژیان بەسەر بەرێ یعنی بەڕادەیەک وای ئەتوانین ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و کۆمەلگاکان و ئابووری و سیاسی و سەربازی بۆ نمونە ینی بزانین بەرەکوێ ڕۆین یعنی کەواتە سوودەکانی زۆر زیاترە نەتوانین بڵین لە زیانەکان زۆر باشە ئەتوانین بڵین کە ڕەنگە ئەپدەیت کرابێتەوە بەڵام نەگەیشت بێ بەدەستی جیهان کە بۆ نمونە هەر لە ویلایەتە یەکگرتووەکان لای خۆیان هەندێک وردەکاری و دیتێڵی تر هەیە کە ئاشکریان نەکرد بێت بۆ خەڵکی یاخود دەستەبەریان نەکرد بێت کاوا بە ئاسانی بەدەستی ئێمە بێت کە کۆمەڵە وردەکاری تری تایە کە تایبەت بێ بە خۆیان یاخود بە بابەتە سەربازیەکان
ئەوەیان 100% ڕاستە ینی هەرچی تەقەنیەک هەرچی تەکنیکێکی تازە لە تەکنەلۆژیا کە دێتە دروست دەکرێ لە سەرەتا تەنها بۆ خۆیانە بێت ینی نیکەن ئۆپن سۆرسی ناکەن ینی بۆ نمونە چەند ساڵێک ڕەنگە لای خۆیان بوێنێتەوە چەندین ساڵ لای خۆیان بێنێتەوە کە خۆیان سیستەمێکی ژیرتر دروست دەکەن لەژێر دەستی خۆیانە بێت دوای ئەوی تر بڵاوەکەنەوە عکس با بڵین کراوەیەکەن بۆ کەسانی ئاسایی و دەوڵەتەکانی تر و طبعا هەر بەپێی با بڵێن قسەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هێزی سەربازی ئەمریکا ئەڵێن کە زیاتر لە 80% ئۆپەراسیۆنە سەربازیەکانمان پشت بە GPS ئەبەستێت یعنی ینی بەوش ئەگەر بەو شێوەیە بێت 80% ئۆپەراسیۆنەکانیان پشت بە GPS بەستێت ئەبێ گەشت بێتنە چی ڕادەیەک لە پێشکەوتن لە GPS-ە کە بتوانن بەو شێوەیە تەسریحێکی وا بدەن کەواتە یعنی ئەکید خۆیان بەرەو پێش چوونە ینی لەوبارەیە گەناخان هەر لەسەر قسەکەی بەڕاستان تێۆریەک هەیە سەبارەت بۆی کە ژیری دەست کرد لە ڕاستیە ساڵانێکی زۆر دەمێکە بوونی هەبووە بەڵام ئێستا لەم 1-2 ساڵەیە دەستەبەرکراوە خەڵکی توانێتیکەوە بەکاری بێنێ و ئاماژە بۆ ئاکرێت کە ڕەنگە ژیری دەستکرد گەشتی بێتە قۆناغێکی زۆر پێشکەوتوو بەڵام ئێمە ئاگاداری و بابەتانە نین بەڵێ زۆر ڕاستەوە ئێمان داخلی ینی ژیری دەستکرد بین AI Artificial Intelligence زیاتر قۆڵ بینەوە لە بوارەکە هەمووی خوارزمیات و دیپ لەرنینگ و ئەو شتانەیە یعنی ئەلگۆریتمە با بڵێن ئەلگۆریتم ئێمە تازە ئەزانین کۆمەڵگای مازانن ChatGPT و ژیری دەستکرد و شتانە بەڵام ئەگەر ئێمە زۆر کۆن بگەڕێنەوە ئەتوانین بڵێن ساڵی 80کان و 90کانەوە ئەو ئەلگۆریتمانیان هەبووە و بەکاری هێنن ینی ئەکید ئەو شتە زۆر ئەکید وایە زۆر باشە بابینە سەر بابەتی ژیری دەستکرد لەگەڵ GPS-ها پێکەوتێک کڵاوی بکەین لە ئێستای نزیکشی بکەینەوە لەم شەڕەیە چنێ ژیری دەستکرد و GPS کاری خۆی کردووە بۆ نمونە دقیق هەدەفەکە ئەپێکێ ئەمە کاری GPS-ە لەگە ژیری دەستکردە لەگەڵ ئەم بابەتەیە ئەمێ بزانم GPS-ەکانی کە ئێستا بەکارهێنرێ بە تایبەتی لەلایەن ئیسرائیلەوە کە لەوانەیە زۆر کات باسیەوە ئەکرێت کە داهێنەری خۆی بووە بووە پێشکەوت بووە بەهێز بوو بەڵام زۆر کات GPS-ەکانی وڵاتانی تر لاوازترن زایفترن یاخۆ سیگناڵەکانی بەباشی ناگاتە شۆنی خۆی طبعا ئێمان گربین GPS و Artificial Intelligence باسکەین هەردووکی تاواکەر یەکتر بێت یعنی ئەگەر بێت و تێکەڵێکین ئەکید ئەو ئۆپەراسیۆنە گەورانەی کە ئێستا هەمومان هەموو گیانی بینێ بە یارمەتی هەردوو لا بێت و ئەگەر زیاتریش تۆزە قول بینەوە لە GPS طبعا با بڵێن چۆن ئیشەکات تەرکیزی GPS یاخود شێوازی ئیشکردنەکەی سەتەلایتە قەمەر سنائیە ئەو قەمەر سنائیانە سیگناڵە نێرێ وەک وتمان ئەو سیگناڵانە ئەنێرێت و ئیتر تۆزە تەفاسیلی زۆری ئەوێ گەرمێ باسی خەتەڵاتەکانی کەین چۆن ئیشەکات بۆ ئەو مۆبایلانەمان کە هەمومان هەر ئێستا هەر تاکێ لە ئێمە مۆبایلەکەی ساعاتەکەی سەهارەکەی هەمووی GPS تیا تەنانەت لە ماڵەوە تیڤەکانمان بەفرگرەکان هەموو شتێک ئێستا GPS تایە و لەگەڵ ئەوەشە IoT تایە کە IoTش ئەتوانی بڵێن ئەویش AI تایە یعنی ئەمە هەمووی پێکەوە ئەبێ بە سیستەمێک یاخود با بڵێ سیستەمێکی گەورە دروست دەکات کە چەندەها ئەمەلیاتی گەوری پێ بکرێت یعنی ئەگەر بین باسی درۆنکەین درۆن ئەگەر AI نەبێت ئێمە چۆن ئەتوانین لە دووری ئەوەندەوە با بڵێن ئەنجامی ئەیانەیە بیپێکن و چۆن تەحدیدیکەن و چۆن ئەکید ینی بە تاوکەری هەموویە بێت هەموو تەکنیکەکان زۆر باشە سەرخەن بابەتێکی تر هەیە با دوورکەینەوە لە شەڕ GPS و بابەتی ژیری دەستکرد چەندێ ڕۆڵی هەبووە لە ئێستای بۆ نمونە کوشت و کاڵە زۆر بابەتی تر کە باس دەکرێت لەم ماوەیە راپۆرتێکم بینی لە وڵاتە ئەوروپیەکان ئێمە دەڕاستەیەک ئەگەر 4 ساعت 5 ساعتیشکە ئەبێ فەقیرە سایقێکی لەسەر بێ و سایقێکی تر بێت گەرمەکەین کا و نازانەمەشێکی تر بەڵام بە GPS تهدیدیان کردوت دەستنیشانیان کردوە بەو ڕوبەرە ئیشەکانی خۆت بکە 4 ساعت 5 ساعت ئەمە چەندێک لە بابەتی زانستە سوودیان لێ وەرگرتووە طبعا سوودەکانی زۆر زۆرن یعنی بۆ نمونە ئێستا هەندێ با بڵێن لە وڵاتە پشکەوتەکانی جیهان زۆر تەرکیزیان لەسەر کشت و کاڵە
ولها اكيد بۆی کشتتوکاڵ بەکاربێنن پێویستیان بە GPS لەگەڵ GPS ایشە AI بۆ GPS ئەبێت زانیاریەکی دقیقی لۆکیشنەکە وەرگێت یعنی ئەگەر ئێمە باسی تەنها ئەو بوارەکەین کە GPS و AI چەندی گرنگە بووی و هەروها گەربەی تەرکیزکەینە سەر بۆ نمونە لایەنە کۆمەڵایەتێکی هەندێک نەخۆش هەیە زەهایمەری هەیە هەندێک ئەوانەی بەتەمەنن بە یارمەتی چەند توولێکەوە چەند ئامێرێکی وردەوە ئەکرێتە ناو پێڵاوی کەسەکەەوە یاخود دەکرێتە ناو ساعتەکەی یان هەرچی شوێنێکەوە با بڵین لە جلەکەیە وای لێکات ئەو کەسە ئەو نەخۆشە کە دەرەچێت با بڵین کەسە گەورەکان بەتەمەنەکان زەهایمەری هەیە دوای بتوانین بیگەڕێنینەوە یان بزانین لە چۆ بزر بووە یاخود ئەگەر بینە لایەنی توبێکی باسکەین هەندێک کات با بڵین لە دەرەوەی شار لە کاتی شەوی درەنگە حادسەی زارە ڕۆدات ینی قوربانی لێ بێت و بریندار و بریندارێکی سەخت ئەو کاتە GPS ئەتوانی موقعەکەی با بڵین بە دقیقی وەرگرین و نەخۆشەکە ڕزگارکەین و با بڵین بتوانین چارەسەری پێویستی بۆ بکەین یعنی لە هەموو بوارەکانە سوودی زۆر گەورەی هەیە بەڵێ گوناخان بە حکمیەوەی کە ماستەرتان هەیە لەم بوارە ئاخۆ بەرێککەوتنیشتان هەبوو لەگەڵ کەسانێکی زۆرە لە نێو شارەگە تاکو چەند پشت بەستراوە بە AI تاوەکو ئیش و کارەکانی پێ بکرێت تاوەکو سوودی لێوەرگرین لەلایەنە ئەرێنیەکەی وڵڵاهی خۆشبەختانە ئێستا وردە وردە تەرکیزی گەنجەکانمان زیاد دەبێت لەم مەجالەیە ینی لە مەجای AI ئەوانیش حەزەکەن با بڵین زیاتر AI بەکاربێنن لە ژیانی ڕۆژانەی خۆیان و ئەوانی کە بزنسیان هەیە چۆن بکەن AI بەکاربێنن بەرامبەر ئەوەی فەرمانبەرەکانیان زۆرکەن نا AI ئیزافاکەنە ئیشەکەیان و بزنسەکەیانەوە پاریان بۆ گەڕێتەوە بە کاتێکی با بڵین کەمیش هەمان ئەنجامیان دەسەکەوێت یعنی ئەتوانم بڵێم گەنجەکانمان ئێستا تەرکیزی زۆریان هەیە لەسەر AI بۆی بزانن خۆیان بەرەو پێش برن و چۆن فێر بن AI ئەیجنت ئێستا زۆر کەس باسی AI ئەیجنت دەکات بۆی بتوانێت چۆن ئەتوان بڵین وەکو کۆمپانیایەکی پێ دروست دەکەین ینی بە چەند مۆزەفێکی کەم و بزنسیانە چێتە ڕێەوە بەس ترسێکیش هەیە لەوەی کەەوە ڕەنگە ژیری دەست کرد لە کۆنتترۆلی مرۆڤەکان دەرچێ ئەو فەرمانانەی کە پێ ئەوترە ڕەنگە جێبەجێی ناکا و حاڵەتێکی لەو جۆرەش ڕوویدا لە ماوەکانی ڕابردووە کە لێکێک لە پێما بێت ئۆپن AI بوو یەکێک لەو کۆمپانیانی کە تایبەتەن بەم بوارە ئاماژیان بۆ کەسکایەکێک لە مۆدلەکانیان O3 بوو کە فەرمانی کە پێیانجا بوو بۆستێتەوە جێبەجێی نەکرد جا ئەم ترسشمان هەیە ها کۆمەڵێک فیلمیش هەیە لەم بوارەیە کاڵێ ڕەنگە تەورەیەک بکەن لە دژی مرۆڤەکان بێت ئەنی ئەم ترسانە هەیە ئێوە چۆن ئەیبینن وەکوتت ئەو فلیمانە زۆر کاریگەری هەیە لەسەر با بڵین ئیماجینێشنی کەسەکان چۆن شتەکە ببینێن بەڵام من وای نابینم ینی بمانێ من نەمانەوێ چێ AI دروست کردەوە ژیری دەستکردی دروست کردەوە ئێمە دروستمان کردەوە ینی مرۆڤەکان دروستیان کردەوە ئەکید ئەتوانین سەیطرە بکەینە سەری ینی باوەڕ ناکەم بگاتە حاڵەتێکی لەو شێوەیە کە ئێمە بڵین زۆر کەسە لێ ڕەنگە پەشیمان بینەوە لەوەی AI هەیە و ژیری دەستکرد هاتوۆتە ئاراوشتانە بەس من تەسەوڕ ناکەم چونکە لە هەر حاڵەتێکا بێت ئێمە ئەومان دروست کردو ئێمە ئەتوانین کۆنتترۆلی بکەین بەو شێوەیە کامانەوێت کێشەکە لەوەیە کە خۆیان گەشە بە خۆیان ئەدەن ڕەنگە لە ماوەکانی داهاتوە بگات بە قۆناغێکە خۆیان گەشە بە خۆیان بدەن بەڕای من بەو شێوەی لێ نایەت کە باسەکری و ترسەیە لەسەری ڕەنگە چەند شتێکی بەسیت ڕوو بدات بەڵام ناگا بەو شێوە ترسیت کە هەیە باسەکرێ بمانێ نەمانەیە وەکوتم ئێمە ئەومان دروست کردن درستە بابینە سەر عێراق عێراق چنێ لە ئێستایە لە مانگە دەستکردەکانە لە GPS لە بابەتی ژیری دەستکردە توانیوێتی خۆی بەرەو پێشەوە بەرێ هیچ کۆمپانیایکی تایبەتمان هەیە لە عێراقا خەریکی ئەم کارە بێت جگە لە بۆ نمونە وەکو بەڕێزت مامۆسای زانکۆ و ئەوانەی کە پسپۆڕن لە بوارەکەی خۆیانە عێراق خۆی دەیەوێت چی بکات لەم بابەت و لەم بوارەیە والله ئەگەر ئێمە باسی حکوومەتی عێراق بکەین و وڵاتی عێراق بکەین هەوڵدان هەیە بەس ناتوانین بەراوردیکەین بە وڵاتە پێشکەوتەکان یعنی ئێمە هێشتا زۆرمان ماوە بۆی بگەین بەو ئاستی کە ئەوان پێیگەیشتوون یعنی حکوومەتی عێراق هەوڵە دات بۆ نمونە بەرەو تەکنەلۆژیا بچێ زیاتر تەکنەلۆژیا لە حکوومەتەکەی بەکاربێنێت و با بڵێن تەحویل ڕەقەمی وەکەوەی کە ئێستا هەیە لە حکوومەت بەکاربهێنرێ ئەو شتانە یعنی شتێکی با بڵێن دڵخۆشکەرە کە ئەیانەوێ لەگەڵ با بڵێن وڵاتەکانی تر ئێمەش بەرەو پێش بچین بەڵام هێشتا ماومانە یعنی تۆزێک ئێمە دواتری لەوان ڕاست
بێگومان هەم بابەتە زۆر قسە هەڵەگرێ زۆر بابەت هەڵەگرێ تەنانەت عێراقیش کە باست کرد بابەتەکە لەوەیە تاکە کەسی بێ بەڕێزت هەوڵ بدەی من هەوڵ بدەم فڵان هەوڵ بدە بەڵام وەکو حکوومەت و وەکو فەرمانگە ئەو هەموو داتا و زانیاریە هەیە تا ئێستا بە شێوەیەکی زیرەکی دەست کرد و بابەتی GPS نەکراوە زۆر کات لە گۆگڵ ماپەکەی ڕۆی سەیرەکەی بۆ وەزارەتێکی ڕۆیت بۆ وەزارەتێکی تر ئەمە نازانم خۆمان دروستمان کردووە یان کەسێکی تر مەوقعەکەی بە هەڵەداوە پێی باش جا زۆر قسە هەڵەگرێن بابەتە ناژوێرین بچینە هەنێ پرسیار و هەنوێ قۆڵایی بابەتەکەوە بە کورتی و بە پوختی بابزانین GPS و ژیری دەست کرد لە دوای ئەم شەڕە لە دوای چونکی هەموو شەڕێک باسم کرد داهێنان ڕووی داوە لە دوای ئەم شەڕە چی بەسەر ئەم دوو سیستمەیە دێ پێشبینیەکان چین یاخود زۆر کات لە فلیمەکانە پێشبینی ڕووداوێک کراوە زنجیرە درامایەکە بە ناوی تاران لەوەی هەمومان بینی بێتمان ینی تا ڕادەیەک ئەتوانین بڵین پێشبینی ئەم شەڕی بەم شێوەیە کردووە خاصەن ئەمیلەکان ئەوانی کەسی خوڕیەکەن لە ناو ئێرانە تا ڕادەیەک هەوڵیان دیاوە دەست بگرن بەسەر سیستەمە GPS-ئەکانیانە سیستەمە کارەبایەکانیانە لە دوای ئەم شەڕە پێشبینی چی دەکرێت GPS چەندێ زیاتر بەرەو پێشەوە بچێت بەڕای من زیاتر تەرکیز دەکرێتە سەر GPS لە دوای ئەم جەنگەوە با بڵێن ئەم ڕووداوانەیە کە ئێستا هەیە چونکە بۆمان دەرکەوت کە ئەو سیستەما و چەندەها سیستەمی تری لە تەکنەلۆژیا و لە AI وەکو باسمان کرد داهاتووی وڵاتەکان دەست نیشانەکات کەواتە گرنگە ینی گرنگە پێویستە زیاتر تەرکیز بکرێتە سەری وەکو وتت ینی لە هەندێک کات لە جەنگا لە شەڕا دەرەکەوێش دەکان بچی لە کامی گرنگە و زیاتر چی لێبێ هەستەکەم زیاتر تەرکیزە چێتە سەری و ئەو وڵاتانەشی کاتە ئێستا بە شتێکی گرنگ بیریان لێ نەکردوێتەوە باس نەکراوە زیاتر با بڵین فۆکسەکەنە سەری و زیاتر هەوڵەدەن لە سیستەمەکانی خۆیان بەکاری بهێنن بۆ ئەوەی هەرچی شتێکی تر بێت لە مستەقبەلە با بڵین ئەمان خۆ حازرکردنێکیان بۆ هەبێت هۆکارەکە ئەوەش نییە کە زۆربەی بودجەی جیهانی لە کۆن و لە ئێستاشە بۆ بابەتە سەربازێکە تەرخان کراوە دوایی لە کۆتایی جەنگەکە دەبینی وایە بودجێکی زۆری بۆ تەرخان کراوە بەڵام لە دوایەوە داهێنانێکی زۆر ڕوو ئەدات بەڵێ ینی بۆ هەموو داهێنانێکی وا گەورە وەکو سیستەمێکی ئاوا پێویست بە بودجە کات یعنی بۆ نموناگەر بێت و هەرچی وڵاتێک بودجەیەکی زەخم دابنات بۆ هەرچی بوارێک نەکو بەس تەکنەلۆژیا نەکو بەس GPS ئەکید پێشەکەوێت فەئەکید ئەگەر بێت و بودجەی بۆ دابنرێت و تەرکیز بکرێتە سەری بەرەو پێشە چێ بەڵێ گۆناخان سپاس بە ئامادەبوونێت لە کۆتاییە هەر شتێکیم ئاماژەمان پێ نەکرد بێت یاخود خاڵێکی گرنگ هەبێت بیرمان چوو بێت فەرمو پرسیارەکانتان هەمووی پرسیاری جوان و لە شوێنی خۆی بوون بەس ئەو خاڵی کە حەزەکەم تاکید کەمەوە لەسەری بە هەرچەنە باسیشمان کرد ئەوەیە کە تۆزێ تاکەکانی کومەڵگەی خۆمان ترسێکیان هەیە ینی با ئەو ترسیان تۆزێک کەم کەنەوە لەسەر ژیری دەستکرد و تەکنەلۆژیا و مستەقبەلی با بڵێن داهاتووی ژیری دەستکرد چێ بێت ئەویش ئەو ترسەش ئەگەڕێتەوە بۆ بەڕای من ئەگەڕێتەوە بۆ کەمی زانیاریان لەسەر بابەتەکە بەڵام ئەگەر بێت و خۆیان بێت و بکۆڵنەوە با بڵێن بخوێننەوە لەسەری زیاتر بەو شێوەیە پێویست ناکە ئێمە لێ بترسین چونکە سوودەکانی زۆر زیاترن لە زیانەکانی درستە دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ئێوەش سپاس بەخێرهاتی